الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. أما وتارك كما كرت وتارك كما بناويت بابته كمان تامي زانستو زيرا شبكة وچين استام گو بسیارة شبكة بسیارة تعلم شكدوز ببرين زيرا شي زانست تامي هي خوش شفتي وقندورنية تامي هي ونيا تامي هي Família balança cheio de nesse da família mais gunagar nessa mais gunagar vida que eu tinha que nessa vida que já tinha que dor ولا دس خوش كواتا تشيج وتامي خوي هي بس وش خوارنينية بنوع شي ديكيه استالون مونا بتسد الزاني اقرأتو لنا الشعبي ما مستاب سيارة شي دكا زاروية تسلا مكتبي تسلا يرى لحكمي داري أبي أو بسيارة بزاني ديارة طلبتش زيركا يعني أبي أو بسيارة بزاني درجة دمه وشي أتو لنا وهم طلبة كان بتني أتو أو بسيارة إذا زاني تنهز بخوشي دكاي ونيا تنهز بتامي دكاي زور لتامي شفتي وقدوري خوش ترى ونيا تامشي خوشي هي لذتي هي كاتا علمش لذتي خوي هي مثلا كاتكا لا نتيجة وردقريوا كارتي سريسالي وردقريوا دبيني درجة شي باشتي نايا هز بخوشي شي زور دكاي لخلق حز دكاي خلق ليك ببرسي بريك أريئتو أوصال ناجح بو يتابلي بري كمو نكر ناجحو بري درجة زور باشو لما هز بخوشي شي زور دكاي أو خوشي لتسيا لفيربوني زانستو زانياريا أو زدبي أما واي ليبكي فيربوني زانستو زانياري تامي ليبكي خوشي ليبيني نك بنا خوشي وبنا راحتي وبا دلتي تودو وافزانين شتشي زوري ما بيدا ذكر أو زتصول بتوانين وها بكين كزانس أو ها بخوشي وربقرين بلزته وتامي ليبكي تسرقايك يا تسنشتك يا رين مايك يا دبي أما زي بكين لووي زانس بريكو بيتشي وربقرين وهروها تامو چێژ لەو زانستەش ببینی کە وەری دەگری یەکەم شت بزانین کە زانست چییە ڕووناچیە نەزانین تاریکیە ڕووناچی یعنی چێ کە دەرێ زانست ڕووناچیە یعنی شتت پیشان دەدا ئەتوو ئێستا بێ ئەو قاعەیە هەموو گلۆب کوژایتەوە تاریکە هیچ نابینی نازانی کو پێ هەنگاوت باوێ کو بڕۆی ناخۆش نییە ناخۆشەوە نییە ئەدی کو خۆشە کە هەموو شتێک دیارە كذا زاني أو عادة أو سقفة أو استبليتا أو كرسية همش تكد لي ديار بي ونيا كواتا زانستش أو هاي أتو استا خوت نناسي نزاني تاو تسئيشة كذا أندامي تاو تسئيشي هي جوية تسئيشي هي معدة تسئيش دكا خواردن دخوي أواني لا تدرسة يوم قو دخينا لزانست كواتا أوشتانت لو رون دبيتو بزانست ونيا كواتا روناتشيا لخوت تيدقي اگر نزاني نويج بكي نزاني كو فاتحي دخيني كو قرآني دخيني تنا خوشة بلا ما اگر زانيت هز بروناتشي دكي دزاني او نويجة كو انزام ددري دزاني الزكاة كو انزام ددري دزاني او اخواي قوري لسري واجب كردي تسيا لو زانست دائما تسيا روناتشي اشتت لبو روناك دكاتوا خود دبيني دزاني خود تسي بلا او كسي نزام بيتن دائما دترسي دائما حزيلينيه چونکە هەموو شتێکی ئاگالێنیە بەرچاوی تاریکە دووەم هەنگاو کە بیگرینە بەر لەوەی زانست بەدەستبینین و بەخۆشی و بە لەزەتەوە لەوەی بڕۆین سەرکەوتن و گەیشتنە بە ئاواتەکانت بزانیکەوە زانستیە سەرکەوتن و گەیشتنە بە ئاواتەکانت لۆ لەبەرەوەی زانست دەتگەینیتە ئەو شتەی ئەتۆ حەزت لێیە وچی باسمان کرد حەزت لە هەر شتێکی بی مەسەڵەن ئێستا پرسیار لە چەند تەڵەبەکی دەکەین حەزت لە چییە لە ژیانت با چەند کەسێک بڵێتن دەی نەک برێم حەزت لێ ببیێت چێ ئەو باسی ئەوی ناکەم ئێستا حەزت لە چییە ئەتۆ حەزت لە چییە گەیشتم بە پلەیەکی باش ئافەرین بەڵێ حەز لە فێربوونی قورئانە ئافەرین بەڵێ نوێشکردن ئافەرین کەواتە حەزیان لە قورئانە لە نوێشکردنە لە بوونە دکتۆرە لە بوونە مامۆستایە
لە بوونە هەر شتێکی حەزت لێ ببێ سایەک تەیارە حەزت لێ هەر شتێکی کەوا فێر بی بە چ دەتانی ئیلا بە زانست دەتانی کەواتە ئەتوو خوێندنی وەها تەماشە مەکە بەس ئێستایەوە مامۆستا پێت دەرێت و دەبی ئەو ئێستا لە ناو شوعبەی بخوێنم ئەگەر نا بچمە دەرێت تەواو نە خوێندن ئەو شتەی ئەتوو حەزت لێ دەتگەینیتە ئەو شتەی بەس بە چ دەبی ئەتوو بە خۆت بخوێنی بە باشی بخوێنی لە خوێندنی چێ گرنگە ئەتوو بە خۆت گرنگی خۆ مامۆستا ناتانی بێ مامۆستا هەرچەند بە جوانی و شەرحەکە ناتانی بێ لە ناو مێشکت بێخیتن وەنیا دەرکەی نییە مێشکت دەرکەی بکاتەوە زانستەکەی بێخیتە ناو دەی بە خۆت وەریگری دەبی بە خۆت گوێن و ڕابگری دەی بە خۆت بە حەز و بە خولیاوە لە بۆ زانستی بچی بەو نوعی زانستی وەربگری بزانی کە ئەتوو حەزت لە هەر شتە چییە ئەو شتەی بە زانستەکەی ببەستەوە ئەو شتەی بە فێربوونی ئێستا ببەستەوە بزانی ئەو شتەی ئێستا فێری دەبی دەتگەینیتە ئەو شتانێکەوە لە داهاتوو حەزت لێیە پێت خۆشە پێی بگەی پێت خۆشە ئەنجامی هەبیتن یەک لە هۆیەکانی دیکە زانست فێرمان دەکات چ دەبی خوڕەوشت و هەڵسوکەوتت جوان دەبی چونکە کەسی زانە دەزانی و هەڵسوکەوت دەکات ئەدی کەسی نەزان نازانیتە ئەمە ئێستا لە حکمەی لە دەرسی پەیڕەوی منداڵی موسڵمان مامۆستا فێرەتستان دەکات چۆنیەتی هەڵسوکەوت لەگەڵ دایک و باوک چۆنیەتی هەڵسوکەوت لەگەڵ مامۆستا چۆنیەتی هەڵسوکەوت لەگەڵ کەم ئەندام مەسەلەن لۆ نمونە ئەو کەسە ئەگەر ئەتو نەهات بایە حکمەی ئەو شتانت نەدەزانی ئەگەر مامۆستا ئەو شتانەی فێر نەکردبای ممچینە هەڵسوکەوتی زۆر غەڵەتت دەکرد منداڵی وا هەیە کەسەکی ببینی کە لاقی نییە دەستی نییە یان کە مێشتی تەواو نییە پێی دەرێن شێت گاڵتەی پێ دەکاتن ئەوە گوناحەکی گەورەیە ئەتو لێرە فێر بووی بە زانست فێرە ئەوە بووی ئەوە گوناحە ئەوە خوای گەورە دروستی کردیە ئەندامەکی لاشەی نەدایتێ ئەندامەکی نییە شتەکی سەقەتە نابێت و گاڵتەی پێ بکەی بەڵکو دەبی یارمەتی بدەیت بەڵکو دەبی بە تەنیا سوپاسی خوای گەورە بکەی ها دەبی زکری بکەی چ زکرەکەیە چێ دەزانی بەڵێ نانە نانە کە کەسەکت دیت تووشی ناخۆشیەکی بووە تووشی زەحمەتێکی بووە چ دەزکرێکی الحمد لله یان وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی الحمد لله الذي عافاني مما ابتلاك به دەری خوایە زۆر سوپاس لە بۆ تو نەک لە کەسە نەخۆشەکەی وەبرێ ها چونکە هەرگیری ئەو هەست پێ دەکات بەڵکو دەبی لە بابەیلی خۆت و خوای یان بە ئەوەی ئاگای لێ نەبی برێ خوایە زۆر سوپاس کە ئەمن ئەوهانیمە ئەتوە دەستت دایتە من چاوت دایتە من ونیا مێشکت دایتە من کەواتە ئەوە بە چ فێر بووی ئەو خوڕەوشتە جوانانە لە ڕێی زانست و زانیاری فێر بووی لۆیە کەسی نەزان دائیمە خوڕەوشت و هەڵسوکەوتیشی نەزانانەیە دەبی هەموو دەوێ هەوڵ دەی زانستمان زیاتر بی لە ئەوەی هەڵسوکەوت و خوڕەوشتیشمان جوانتر بی یەک لە خۆشیەکانی دیکەی زانستیە گفتوگۆکردن و تێکەڵبوون لەگەڵ زانایان و خاوەن توانایەکان دائیمە ئەتوو ئەگەر لەگەر کەسی زانا کەسی سەرکەوتوو هەتا لە مەکتەبێ لەگەر تەڵەبەی زیرەک تەڵەبەی کەوا خوڕەوشتی جوانە هەڵسوکەوتی جوانە لەگەرەوانە بگەڕێ لەگەر تەڵەبەی تەمبەل بگەڕێ وچی ویت لێدێ لەگەر تەڵەبەی خراپ بگەڕێ وچی ویت صفاتی خراپ هەڵدەگری دائیمەن لەگەر کەسی باش هەڵسوکەوت بکە کەسێک شتی لێ فێر بی ئەتوو شتی لەوی فێر بی دائیمەن لەگەر مامۆستایانی زیرەک بە یعنی هەتا ئەگەر گەورەش بوو لەگەر کەسانی زیرەک و خاوەن توانە دانیشتنت هەبوو هاوڕێیەتیت هەبوو ئەو سوودی لێ دەبینی بەس ئەگەر لەگەر کەسی کەوا تەنها دەیزانی بچیتە بازار و بچیتە شوێنی خراپ و بچیتە شوێنی بێسوود ئەوە ئەتوو چ لێوا فێر دەبی هیچ تەنها خراپەیان لێ فێر دەبی تەنها دوایە لە کۆتایی دەرێ بەڕاستی شتەشی زەرەرێکی گەورەم کرد کە لەگەر ئەو کەسەی هەستام و دانیشتم یەک لە خۆشیەکانی دیکەی زانستیە تاقیکردنەوەی شتە نوێیەکان چێژبەخشە شتی نوێ دائیمەن تاقی بکەوە یعنی مەترسێ لەوەی کەوە شتێکی نوێ تاقی بکەوە مەسەلەن مامۆستا لە دەرسی زانست باسی تاقیکردنەوە کرد لۆ دەکات بەدەستی خۆی دەیکە ئەتوو بڕۆ لە ماری بەخۆت بیکە بەخۆت مەسەلەن بزانە بە هاڵمبوونی ئاوی کووە بزانە مەسەلەن کاتێککە مامۆستا پێت دەرێتن مەسەلەن ئەوەتان خوێندیە بۆق کو دەبیتە تاتپۆڵ
ونیا سەرمێ کوتا ونیا کو گەرایەکە وەلی هێلکێ دەبیتە سەرمێ کوتە دەبیتە بۆ قەچی پێگەیشت و خوێندی تاوەریە لە زانست ئەوانە بە چاوی خۆت بڕۆ ببینە چونکە ئەگەر بەس لە کتابی بخینەوە بێتاقەت دەبی خینەوە بەتەنێ ئینسانی بێتاقەت دەکە کو زانستی وەلێ بکەی خۆش بی بەتان بی دەبی بەدەستی خۆت شتی تاقی بکەوە مەترسێ لە تاقیکردنەوەی مەسەل نۆ ئێستا تەماشەی یاری بکە ئێستا بچینە کەسێک برێ زانست دەرس خوێندن شتێکی ناخۆشە زەحمەتە قەت وچی گەمەکردنی خۆش نابیتن گەمەکردن خۆشە بەسوە نییە لۆ لەبەرەوەی ئەو گەمەکردنی ئەتو پێت خۆشە مەسەلەن ئەتو پێت خۆشە مەسەلەن بچیە مەدینە العابی وانە ئەو مەدینە العابی ئەتو پێت خۆشە منداڵ هەیە چونکە نەیدیتیە نەچوە قەت ئەو گەمەی نەکردیە بە گریان لەوەی دەبەی گەمەکەی ناکە لۆ ئەو منداڵە ناکە لۆ ئەتو هەندێک حەز لێ سەبەب چییە جیاوازی چییە ئەتو دەزانی بەس گەمەکەی بکەی ئەو نازانی گەمەکەی بکە لەبەر هەندێک ئەو لە گەمەکەی دەگریێ بەس ئەتو حەزت لێ بکەی کەواتە زانستیش ئەگە ئەتو فێری بووی بە خۆت تاقیت کردەوە حەزت دەستێ و چی ئەو گەمەیە ئێستا مەسەلەن لۆ نمونە هەموو شتێکی نوێ جاری یەکەم ناخۆشە زەحمەتی تێدایە دەبی ئینسان ئارام بگری ئێستا یەکەم جارێکی یەکەم ڕۆژ دەچێ مەکتەبێ کەس ناناسی مامۆستاکان نازانی کووە مەکتەب نازانی کووە یان دێ حیکمەی نازانی کووە خۆش نییە وەنیە یەکەم ڕۆژ خۆش نییە لەبەر چ خۆش نییە لەبەرەوەی زانیاریت نییە نازانی وەزعەکە کووە تەڵەبە کووە هاوڕێ کووە مامۆستا کووە ئەدی ئێستا وچی دەبێت چەند ساڵێک لە مەکتەبێ و لە حیکمەی لۆ خۆشە لەبەرەوەی زانیاریت پێیا بووە کەواتە ئەوەش بزانە هەر شتێکی پێت ناخۆشە مەرێ ناخۆشە ئەو دەرسە ڕاست کتابەکەی فڕەدەی و برێ وەڵا ئەو دەرسە ناخۆشە بە من ناخیندرێ دەزانین لەبەر چ ناخۆشە لەبەرەوەی زارێ زانیاریت لەبارە نییە ئەگەر زانیاری لەبارەت بەرەبەرە دروست بی حەز دەستە دەرسەکەی ئەتوش پێت خۆش دەبیتن کەواتە هەموو شتێک شەرت نییە ئەوەلی ناخۆش بی برێ تازە ئەوە ئیلا ناخۆشە و تەواو بیرکاری دەرسێکی ناخۆشە تەواو قسەکەی وەرگرتیە ئەگەر بسی فێرە بیرکاری بی دەرێ وەڵاهی دەرسێکی زۆر خۆشە لەبەر چ ناخۆشە لەبەرەوەی یەکەم ڕۆژدا گوتت ناخۆشە هەر بە تەمبەڵی دەستە دوێ هەتا دەگاتە گەورەش دەبی نە ئەوها نابی دەبی فێرە زانستەکە بی ئەو جاهل جینێکە دەرێ وەڵاهی دەرسێکی زۆر خۆشە خاڵێکی دیکە بە دوای زانستدا بگەڕێ و کۆڵمەدا یعنی دائیمەن هەوڵ بدە بە دوای زانستدا بگەڕێژ وەکو باسماکە شتی نوێ تاقی بکەرەوە قەت ڕازی مەبە بە شتێکی کەم مەسەلەن لۆ نمونە مامۆستا لێرە لە حیکمەی باسی دەستنوێژی دەکا هەتوو بەوەندەی لێمە گەڕێ مامۆستا بە کاتێکی کەم لۆ توی باسی دەستنوێژی کرد بڕۆ لە ماڵێ لە زیاتی تەماشەی شتی بێ ئیستیفادەکەی لە یوتیوب و لەو جیانە لێ بدە بزانە لە یوتیوبی چۆنیەتی هەڵگرتنی دەستنوێژ برێ با بەلۆم لێ بدە بزانە دەستنوێژ کو هەڵدەگیرێتن بە جوانی لە ڤیدیۆی تەماشە بکە خۆشترە بەس ئەگە بەس لە کتابی بی ناخۆشە زەوقت نامێنێ بەس وچی لە ڤیدیۆی تەماشات کرد زیاتر تێدەگەی حەزیشت دەستێ یان چۆنیەتی نوێژکردن یان مامۆستا مەسەلەن لە دەرسی زانست باسی ئەوەی دەکاتن هەور کو دروست دەبی باران کو دروست دەبی یان خوێندی تان سووڕی ئاو وانە ئەتوو دەرێ لە دەرسەکەی وەڵای تێنەگەیشتن نابی بۆندەی لێ بگەڕێ تێنەگەیشتن دەی بڕۆ مارێ لە بابت پرسە ئەگەر بابت نەیزانی لە ڤیدیۆیەکی لێ بدە لە بۆ منداڵان ڤیدیۆی زۆر جوان و خۆشەیە هەر حەزت دەستێ هەر بە ئەفلام کارتۆن دروستیان کردیە کو باران دەباریتن ئەوە لە زیاتی ئەتوو لە دوو شتی بێ ئیستیفادە بی بەو شتانە دەتانی کە لە دوو بووی زۆر شتی جوان و خۆش فێر بی ئەوجە لەبەر هەندێک بزانکەوە لەنەوە پاش نەڵێن هیچ شتێک زەحمەتە لە فێربوون هیچ شتێک قورسە ئەو قورسی و زەحمەتیە بە خۆمان لە خۆمان دروست دەکەین بەڵکو دەبی چ بکەی هەوڵ بدەیت تاقی بکەیەوە شتەکەی بکەی بەدەستی خۆت بە عەمەلی بکە ئەها دەزانێت ئێستا مەسەلە شتی بەدەستی خۆت خۆشی لێ دەبینی ئێستا ئەگەر زانتای خۆت بەدەستی خۆت زنجیرەکەی چاکەیە وچی چاک کردەوە خۆشە ونیە ئەگەر مەسەلەن جیهازەکەت هەیە بە خۆت چاکت کردەوە خۆشی لێ دەبینی لۆیە کە گەورەش بووی هەر شتێکەوە مامۆستا باسی کرد توانیت لە مارێ تاقی بکەوە بەدەستی خۆت شتی تاقی بکەوە بەدەستی خۆت مەسەلەن مامۆستا باسی گەڵای دەکا بڕۆ تەماشای گەڵایەکی لێکەوە لەبەر ڕۆژەی دانێ گەڵایەکی دار هەنجیرەکی
لەبەر ڕۆژەی دانەها بزانە ئەو گەڵایە کو دەماری هەیە کو ئاوی دەخوا کو خواردنی دەخوا ئەو شتانە بەدەستی خۆت لێ تێبگە نەک بەس لە کتابی بخینەوە وچی بە خۆت بەدەستی خۆت بەکارتی ناتاقیت کردەوە هەنجی باشتر لە شتی دەگەی ئەو مەسەلەن مامۆستا لە دەرسی لێرە لە بیر و باوەڕی دەرێ خوای گەورە هەموو شتێکی دروست کردیە کاتێک کە چوویە سەفرەی تەماشای چیای دەکەیت ڕووباری دەبینی داروباری دەبینی چت بەبیر دێتەوە دەرێ ئەوانە هەمووی دروستکراوی خوای گەورەنە خوای گەورە چەند بە گەورەی و بە عەزەمەت ئەو شتانەی دروست کردیە لۆیە دەبی دائیمەن بە دوای زانستدا بگەڕێ مەڵێ گچکەمە بەڵکو لە گچکایەتی ئەگەر لە ئێستاوە زانستت لەک نەخۆت خۆشەویست کرد هەتا گەورەش دەبی لەکنت خۆش دەبی لە ئێستاوە گۆت زانستت لەک نەخۆت کردە شتێکی ناخۆش هەتا گەورە دەبی دەبیتە شتێکی ناخۆش ئەوجا ئێستا گرنگە کە ئەتوو زانست و زانیاری و فێربوونی لەک نەخۆت بکەی شتێکی خۆش لە ئاخر شت نمونەی یەک لە نمونەکان دەینینەوەکەوە منداڵک و گەنجەکی چەندە تێگەیشتی بووە چەندە هەوڵیدایە ئیمامی نەوەویتان گوێ لێ بووە ونیا چل حەدیسەکە ئیمامی نەوەوی ئەربعین نەوەویە هەمچین هەندێکتان گوێتان لێ بوو هەندێکتان گوێتان لێ بوو زانایەکی گەورەیە ئیمامی نەوەوی ئیمامی نەوەوی هێشتا تەمەنی لە 10 ساڵی کەمتر بوو لە 10 ساڵی هێشتا تەمەنی کەمتر بوو بابی لەسەر دوکانەی داناوی دەفەرمون لە دوکانێ ئەگەر مشتری هات باشتی دەفرۆشت ئەگەنا خەریکی چ بوو خەریکی خوێندنی کتاب و شتی خۆی بوو هیچ وەختی خۆی بە فیڕۆ نەدەدا ئەوە هێشتا تەمەنی لە 10 ساڵ کەمتر بوو کە تەمەنی بووە 10 ساڵ یەک لە زانایەکان دەرێ ئیمامی نەوەویم دیت منداڵ دەیانگوت وەرە دەبی ئیلا بێ گەمەی بکەی ئەویش دەگونا دەرسم هەیە دەچن دەرسی دەخینی دەرێ بە زۆری ڕایان دەچێشە ئەو دەگریا لە بەردەستیان دەیگونا ئەمە دەرسی خۆم هەیە دەرسی دەخینی لە 10 ساڵ بوو ئەوجا ئەو ئیمامی نەوەویە هەر خیندی هەتا تەمەنی بووە 12 ساڵ بڕە گەورەتر بوو چووە یەکێک لە زانایەکان لە حوجرەکان ئەو وەختی لە مزگەوتان دەخین دەرسەکانیان دەخین ماوەی 2 ساڵان بەخۆی نەچوو بنووی یعنی 2 ساڵ لەسەر یەکدی ئیلا دەرێ ئەگەر خەو بەخۆی لۆم هاتبی نووسبم ئەگەر نام نەچووی بەسەرجێ هەموو وەختی دیکە بەس کتابم دەخیندەوە بەس لەبەرم دەکرد ئەوە چییە ئەوە لە حەز و خولیایەکی زۆریت ئەوجا ئینشاڵڵا گۆش دەبی هەوڵ و هیممەتتان زۆر بەرز بیتن هەر یەکەتان لە مێشتی خۆی دابنێ قورئانی تەواو لەبەر بکە تەفسیری قورئان بزانی لە زانستی مەکتەبێ زۆر زیرەک و شارەزابی چونکە خوای گەورە ئەم مێشکەی دایتەمە ئەمە زۆر بەتوانایە زۆر شتی دەتانی بکەیت دەبی ئەو هەوڵ و تاقیکردنەوەنە لە مێشتی خۆمان دائیمەن بەکار بینین و خۆمان نەدۆڕێنین ئەگەر نا وامان لێدێ کە ژیانی خۆمان هەموو لە قیز دەچی بە فیڕۆ دەچی وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم